یەکەمین پێشانگای سلێمانی بۆ بازاڕکردنی بەرهەمە خۆراکیەکان و کەلوپەلەکانی ناوماڵ لە سلێمانی کرایەوە. بۆ ماوەی 10 ڕۆژ لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەردەوامی دەبێت و پێداویستیە پێویستیەکانی هاوڵاتیان لە یەک شوێندا کۆکراوەتەوە و هەرزانتر لە بازاڕ نرخەکەی بەردەستخراون. بازاڕێکی گشتیە هەموو پێداویستیەکانی ژیانی ڕۆژانی مرۆڤیتیان نمایشەکرێت لە جلوبەرگ، لە خواردن، لە بابەتی ئارایش، لە مەفروشات، لە مۆبیلیات، لە بابەتی تەختە، لە بابەتی جوانکاری، لە ئیشی دەست، هەتا لە دەستڕەنگینی خانمان ئەلەوانی کە لە ماڵەوە خواردنی کوردەواری دروست دەکەن. ئەمە دەرفەتێکی زۆر گونجاوە هاوڵاتی بێت لێرە هەموو پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەی بەیەکەوە لە یەک کاتە لێرە دەستخا. لە شارەکانی کوردستان و وڵاتی ئێرانەوە فرۆشیاران بەشداریان کردووە. سەدا داشکاندن بۆ بەشێک لە مادە خۆراکیەکان کراوە. فرۆشیاران دەڵێن کردنەوەی پێشانگاکان دەرفەتی ناسینی زیاتری کاڵاکانیانی بۆ ڕەخساندووە. نەوەیان پێشانگانە شتێکی زەڕوریاتە بۆ خەڵکی، هەم لە ڕووی ناسانی بەرهەمەکانەوە هەن لە ڕووی داشکاندنەوە. ئێمە بەرهەمەکانمان بەدڵنیایەوە لە ڕووی نرخەوە باسکەین لێرەین بە 3000 ئەم جۆرانە، لە دوکانین بە 5000. یعنی داشکاندنێکی باشمان بۆ کردەوە بۆ ناسانی بەرهەمەکانمان. ئێمە لە ناو بازاڕین خۆمان خەڵک هەیە یعنی تا ئێستا ڕێ نەکەوتەوە شوێنە بزانێ ئەم بەرهەمانە هەیە نییە. لێرە ئێمە عەرزمان کردووە، نرخێکیشمان دابەزانیوە. من لە کەرکووکەوە هاتوومە لێرە بەشداریم کردووە. ئەمانە هەمووی کار و دیزایانی خۆمە. ئیتر لە فستیڤاڵەکان بەشداریەکەم بەس بە تایبەت بۆ ئێرامە یەکەم جارمە بەشداری بکەم. ئیتر کڵاو و ملوانک و کۆڵەوان و هەموو شتەکان کاری دەستی خۆمە. لە کەرکووکیش زۆر لە زۆر شوێن بەشداریم کردووە، بەس ئەمە یەکەم جارمە لێرە بەشداری بکەم. بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی موچە بە ئاشکرا سیمای بەسەر پێشانگەکانیشەوە دیارە. پێش دروستبوونی قەیرانی نەبوونی موچە هەر لە سەرەتایکردنەوەی پێشانگای لەم جۆرە هاوڵاتیان بە کۆمەڵ ڕوویان دەکردە ئێرە و پێداویستیەکانیان دەکڕی.